بە بەشداری 200 کۆمپانیای ناوخۆیی و بیانی پێشانگای نێودەوڵەتی بەهارەی سلێمانی ماوەی 10 ڕۆژە لە پێشوازیکردنی هاوڵاتیان بەردەوامە. پێشانگاکە کەرەستەی خواردەمەنی و جلوبەرگ و پێداویستی نێوماڵی لەخۆ گرتووە. ئێمە وەکو کۆمپانیای دیار بۆ بەرهەمەکانی شیرەمەنی سلێمانی بەشداریمان کردووە لەم پێشانگایەیە بە بەرهەمە شیرەمەنیەکانی سلێمانی وەکو ماست و پەنیر و شیر و تر بەرهەمەکانی شیر. هەدەفمان لە بەشداریکردنی بۆ گەیاندنی بابەتەکان و بەرهەمەکانمانە ڕاستەوخۆ بە بەکاربەر تاوەکو هەموو کەس بتوانێت سوودمەند بێ لێ و تاقیب کاتەوە بزانێت لە ناوخۆشە ئەم بەرهەمانە ئەتوانرێت دروست بکرێت و لە کواڵیتێکی زۆر بەرزایە و بە نرخێکی ئەوەندە گونجاو کە هەموو کەس بتوانێت بیکڕێت و کێشەی نرخی نەبێ. لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا 250,000 هاوڵاتی سەردانی پێشانگەکەیان کردووە و بڕیارە تا 18 ئەم مانگە بەردەوامی هەبێت. پێشانگایانە باشە، ینی لە ڕۆ هەندێک ڕووە نرخەکانیان مامناوەندا ئەین زۆر گران نییە باشە بۆ خەڵک بەتایبەت هەندێک لەو کەلوپەل و قاڵا خۆراکیانە هەندێکی سروشتینی خۆمانن بەتایبەت ینی باشترە بەرهەمی ناوخۆیە. ئیتر ئەم شتە ناوخۆیانە باشترە هەم بۆ وەرهێنشتی ناوخۆمان باشترە هەم بۆ خەڵکیش کە نرخەکەی گونجاوترە و دیاری شەشتەکە تەجروبەیان کردووە. من خۆمەوە چەند جارێک دێم بۆم پێشانگایانە تەجروبەی خەرنوو بوو خۆراکە کوردەواریەکان و هەندێک شتی ترم کردووە باشن، ینی هەم چاکن و هەم نرخەکانیشیان گونجاوە. ڕێزی سڵاومان هەست بۆ ئێوە بەخێر بێن بۆ پێشانگا. بەرهەمەکانی ئێمە سروشتی ڕۆژهەڵاتە، هەموو کارەکانمان ئیشی دەستی دایکمە و سروشتی و 100% هیچی تێکەڵ نییە. بۆ شتە ئەم بەرهەمانمانە هێناوە کە خەڵک سوودی لێ ببات و شتی سروشتی بەکاربێنێ لە ماڵیانە بەجیاتی لیمەندۆزی ئەو شتانە خودی لیمۆکە بەکاربێنێت و سرکەی سێوی تەبیعی بەکاربێنێ. بە سوودبینین لە پشۆکانی بەهار هاوڵاتیان زیاتر لە هەر کاتێکی دیکە دەتوانن سەردانی پێشانگاکە بکەن و بە نرخێکی گونجاو پێداویستیەکانیان بۆ چن بخەن. پێنجەمین فیستیڤاڵی بەهارەی شاری سلێمانیە. بەردەوام فیستیڤاڵی بەهارە کە تایبەتە بە خۆراک و کەرەستە سەرەکیەکانی ژیان جمەی دێت لە کڕیاران لەبەر ئەوەی کاسبکاران و خودی کڕیارانیش دەڵێن جیاواز لە پێشانگاکانی دیکە و ئەو کەرەستانی دیکەی کە لە پێشانگاکاندا نمایش کراوە ئەم پێداویستیانەی ئێرە پێویستن بۆ ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان هەرچەندە قەیرانی دارایی بەردەوام بێت و موچە پاشەکەوت بکرێت یاخود دوا بکەوێت. لەبەر ئەوە دەڵێن پشت بەم پێشانگایانە دەبەستن تا ئەوەی بە نرخێکی گونجاو کەرەستە سەرەکیەکانی خواردن و سفرە و خوانەکانیان بەدەست بکەوێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.